لە یەکێک لە یاریەکانی هەفتەی پێنجەمی خولیێستێرەکانی عێراق هەولێر لەسەر یاریگای فرانسۆ هەریری میوانداری سەرهەنگ موحسینی کاپتن و هاوڕەکانی لە نەجەف کرد. سەرەتا یاریەکە بێدەنگێکی تەواوی بەخۆیەوە بینی بەهۆی بارودۆخی هەردوو تیپ و سەرنەکەوتن لە چەند یاری ڕابردوویان. هەردوو تیپ بە هەستیاریەوە مامەڵەیان لەگەڵ یاریەکە دەکرد. یەکەم دەرفەت بۆ یوسف بن سۆدە بوو، بەم لێدانە ڕاستەوخۆیە. نەجەف لەم هێرشە تەواو نزیک بوو لە گۆڵ لە ڕێگای محەممەد جەوادی هێرشبەری، تۆپەکەی بە نزیک گۆڵەوە چوە دەرەوە. ئەم لێدانەی دۆمەنیک مێندیش تەواو مەترسیدار بوو لەسەر گۆڵی هەولێر، تۆپ ڕێگای گۆڵی نەگرت. هیگۆر ڤیداڵی بەرازیلی بەم لێدانە وەڵامی تیپی میوانی دایەوە، بەڵام گۆڵی لێوە بەرهەم نەهات. نیوە یەکەم بانجامێکی سپی کۆتایی هات. لا نیوەی دۆم هاوشێوەی سەرەتای نیوەی یەکەم یاریەکە سارد و سڕی زۆری بەخۆیەوە بینی. نەجەفی شینپۆش تا ڕادەیەک باشتر دەبیندرا و هەوڵی گۆڵی دەدا، بەڵام هەڕەشەی ڕاستەقینەی دروست نەکردبوو. هێلیۆ مۆنتێرۆ دەرفەتێکی باشی لە پێش بوو تا بربەستی یەکسانی بشکێنێت و هەولێر پێش بخات، بەڵام لە دەستیدا لەگەڵەوەی هەردوو تیپ بە پەرۆژ بوون بۆ تۆمارکردنی گۆڵ، بەڵام هەوڵەکانیان تەواو سادە بوو، بۆیە گۆڵ نەبیندرا و یاری بە یەکسانیەکی نەرێنی کۆتایی هات. بەم شێوەیە هەولێر بە کۆکردنەوەی 8 خاڵ لە خانەی نوێمی ڕزبەندی دەبیندرێت. لە هەفتەی شەشەمیش لەسەر یاریگای خۆی یاری دەکات و یەکشەممە ڕوبەڕووی نەفتی بەسڕە دەبێتەوە. نەجەفیش تەنها 3 خاڵی هەیە و لە خانەی حەفدەی ڕزبەندیە. یاری داهاتوو یەکشەممە لەسەر یاریگای نەورۆزی نێودەوڵەتی بەرامبەر دیالە دەبێت. سێ محەممەد کەناڵی پێیام، هەولێر.